چی ڕوودەدات ئەگەر هەموو ڕۆژێک دەم و چاوت بخەیتە ناو ئاوی سەهۆڵاوەوە. ڕۆژی یەکەم سەهۆڵەکە دەکەیتە ناو قاپێکەوە، بڕی دەکەیت لە ئاو بیر لە ئەنجامدانی ئەم کارە دەکەیتەوە. پاشان ئەمە شۆکێکی تەواوە بۆ سیستمی جەستەت. لێدانی دڵت دەست بەجێ کەم دەبێتەوە و زیاتر لەوەی 3 کوب قاوە بخۆیتەوە بە ئاگا دەیتەوە. ڕۆژی حوتەم ئاوسانی بەیانیانی دەم و چاوت نامێنێت و دەبێتە ڕابردوو. سەرماکە بۆڕیاکانی خوێنت گرژ دەکات، ئەمەش دەبێتە هۆی دەرکردنی ژەهرەکان و کەمکردنەوەی هەوکردن. ڕوخسارت ڕێکوپێکتر دەردەکەوێت و پێستت دەست دەکات بە درەوشانەوە. ڕۆژی چواردەیەم کۆنتڕۆلی کۆئەندامی مێشک و دەمار دەکەیت. بە هەندانی دەماری وای کەس ئاستی سەرەتایی سترێز لە جەستەتدا کەم دەکەیتەوە. ئاستی دڵەواوچێ بە خێرایی دادەبەزێت و بە درێژایی ڕۆژەکە هەست بە هێمنی و تەرکیزێکی تەواو دەکەیت. ڕۆژی سیەم مەزاجت بۆ چەندین کاتژمێر بە بەرزی دەهێڵیتەوە و ئاستی ڕوونی مێشکت بەرز دەکەیتەوە. ڕۆژی شەستەم تۆ ئیتر جیاوازیت، پێستت تونترە، کونیلەکانی دەموچاوت بچووکتر بوونەتەوە، هێڵی شەویلگەت لە هەمیشە دیارتر و چاڵاکترە. سەهۆڵەکە تەنها پێست و سیماکانی دەموچاوی جوانتر نەکرد، بەڵکو نیشانەی بەهێزی ئیرادەی تۆیە کە زۆربەی خەڵک لەوانەیە ئەو ئیرادەی نەبێت.